ئەمڕۆ دیارە هەمواری پێشنیازی هەمواری پەیڕەوی ناوخۆی پەرلەمان تاوتوێ کرا بڕگە و مادەکانی یەک بێ قسەیان لەسەر کرا ئەوەی کە گرنگ بووە مشتومڕی هەڵگرتووە بریتە لە مادەی ١١٠ و خاڵی دووەمی کە لا ببرێ کە باز ئەوە دەکات پەرلەمانتار ئەگەر فراکسیۆنەکەی بەجێهێشت یا چوو بۆ لای فراکسیۆنیشی تر ئەوە ئەندامەتی پەرلەمان دەستدەدا و فراکسیۆنەکەی بۆ هەیە بە ژێرەی بە ڕێژەی دەنگەکانی شیشکە سەرخا دیارە ئەمە دەویستتر لا ببرێ تێڕوانینی ئێمە ئەمە بوو کە خۆی ئەمە دوو دیوی هەیە پەرلەمانتار لەبەرەوەی کە نوێنەری خەڵکە مافی خۆیەتی کە نوێنەرایەتی خەڵک بکە و ئازاد بێ لەوەی کە بە چ شێوازێک مەسەڵەن لە پەرلەمان خزمەت دەکا نوێنەری خەڵکە دووەم ئەو پەرلەمانتارە نوێنەرایەتی خەڵکێک دەکات لە لیستێک ناوی هەیە و قەوارەیەکی سیاسی پشتگیری کردووە و ئەندام و کادیرانی و حیزب و خەڵک جەماوەریش هەر پشتگیری کردووە بەڕاستی ناکرێت مەسەڵەن ئەمە لە بەرچاو نەگیرێ لەنا ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی هیچ ئەم کێشەیمان نییە بۆ ئێمە پێشنیاری ئەوەم کرد سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان و بە ئامادەبوونی سەرۆکایەتی لیژنەی یاسایی کۆبنەوەیەک ڕێکخەین ئێمە ئەم بابەتە باشە تاوتوێ بکەین نەوا بێک پەرلەمانتار ئەگەر ینی لەگەڵ فراکسیۆنەکەی خۆی نەگونجا لەبەر هۆکارێک یەکسەر ئەندامەتی پەرلەمان دەست بدا و نەواژ بەڕاستی معانات و ینی ئازار و ناڕەحەتی ئەو خەڵکە کە لە کات دەنگداندا چیان بۆ ئەم پەرلەمانتارە کردووە خەڵک بە سەعمودی هەڵگەڕاوە خەڵک کەوتووە ینی شانی شکاوە ئەمە لە بەرچاو نەگیرێ بەڕاستی بۆیە پێویستە ینی شتێک بهرێ کە هەردوو لا لە بەرچاو بگیرێ